ئەمە ڕووکاری سەرەکی ئەپلیکیشنی سەیارەیە بۆ دروستکردنی هەژمار لە ناو ئەپلیکیشنی سەیارە. هەژمارەکەم هەڵەبژێرم. لێدا دوو هەڵبژاردنت هەیە. هەژمار دروست بکە هەڵبژێرە ئەگەر یەکەم جارتە ئەپلیکیشنەکە بەکارهێنی یاخود چوونە ژوورەوە هەڵبژێرە. ئەگەر پێشووتر هەژمارت دروست کردبێ من هەژمار دروست بکە هەڵەبژێرم. لێرەدا دوو هەڵبژاردنت هەیە. لێرەدا ئەگەر هاتوو پیشەگەری ئۆتۆمبیلی یاخود سەنتەری خزمەتگوزاریت هەیە یاخود فیتەری یاخود وایەرمەنی یاخود هەر پیشەیەکی ئۆتۆمبیل ئەەکەی ئەتوانی وەک سەنتەری خزمەتگوزاری خۆی تۆمارکەی یاخود شوشتنگت هەیە و ئەگەر وەکو پیشەگەری گەڕۆکیش کار دەکەی دەتوانی خۆت تۆمار بکەی. دوای ئەوەی چوونە ژوورۆک سەنتەری خزمەتگوزاری هەڵبژارد ناوی خۆ ئەنووسی. دواتر وشەیەنێنی تۆمارەکەی دووبارە وشەیەنێنی ئەنووسی و پەنجە دەنی بە دواتر. ئێستا پێویستە وێنەیەک زیاد بکەی. وێنەیەکم زیاد دواتر ژمارەی تەلەفۆن تۆمار ئەەکەی. دواتر ناوی شەقامەکە و ئەنووسی. دواتر شارەکە و هەڵ ئەبژێری. لە پێناسەیە باسی سەنتەرەکەت ئەەکەی ناوی سەنتەرەکەت ژمارەی مۆبایلی سەنتەرەکە ناونیشانی. دواتر ئەتوانی بنووسی لە سەنتەرەکەمان ئەتوانن سوودمەند بن لەم خزمەتگوزاریانەی خوارەوە: ڕۆنگۆڕین، بلانس، بانس، فلنجە، هایدرۆلیکی گێڕ، پەنچەری و فیتپەمپ گۆڕین، فرۆشتنی تایە و پاتری و نایترۆجینی تایە بە شێوەیەکی مۆدێرن و کوالێتی بەرز. پەنجە دەنی بە دواتر. ئێستا داوای کۆدێکت لێ دەکات. پاش کەمێکی تر ئەپلیکیشنەکە ئۆتۆماتیکیەن نامەت بۆ دەنێرێت بۆ ئەو ژمارە تەلەفۆنەی کە تۆمارت کردووە. کۆدێکت بۆ دەنێرێت پێک هاتووە لە 4 ژمارە پێویستە ئەم کۆدە داخل بکەیت. ئێستا کۆدەکە داخل ئەکەین. دوای ئەوەی کۆدی دڵنیابنەوە بە سەرکەوتووی تۆمار ئەەکەی. هەژماری تایبەت بە خۆت ئەبێ وەک سەنتەری خزمەتگوزاری لەناو ئەپلیکیشنی سەیارەدا و هەموو شتێک تەواوە.